یەکێ لەو ڕووداوانەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم و لەم هەفتەیە ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا لە جیهاندا یادی کرایەوە کارەساتێک بوو کە لە ساڵی 1912دا ڕوویداوە، بەڵام هەموو ساڵە یادی دەکرێتەوە و ئەم ساڵیش لە ڕاگەیاندنی جیهانیەوە بە گشتی ئاماژەی پێکرا و کاتی بۆ تەرخانکرا کە ئەویش بریتیە لە کارەساتی کەشتی تایتانیک کە زۆر بەمان بیستومانە کارەساتی کەشتی تایتانیک چۆن بووە، بەڵام ئەوەی ئاماژەی پێ نەکرا و شایەنی هەڵوێستە لەسەرکردنە بریتیە لە یەک خاڵ کە بۆ ئێمەی موسڵمان گرنگە کە ئاماژەی پێ دەکەین بە پشتیوانی خوای تاکو تەنها. کەشتی تایتانیک یەکێک بوو لە کەشتیە هەرە عەزیمەکانی دنیا کە تا ئێستاش ڕەم بێ بە مقابلی ئەو کەشتێ جارشکە دروست نەکرابێتەوە. هەموو فەنی هەندەسەی دەریاوانی لەو کەشتەیە بەکارهێنرا. دوو تابق دروست کرابوو لە دوو بەرگە بۆی ئەگەر دنیا بوو بەرگی یەکەمیش مەترسێکی بەرکەوت بە هیچ شێوەیە کاریگەری بۆ سەر بەرگی دووەمی کەشتەکە دروست نەکا. ئەوەندە بە مەحکەمی دروست کرابوو تەنانەت هێزی فریاکەوتن کە هەموو کەشتیەکی زۆر گەورە 15 کەشتی پچکۆلەی لەسەرە بۆی لە حاڵەتی حادیسە و ڕووداوە ئەوانە فڕێ دەدەنە ئاوەکەوە و خەڵکەکەی پێ ڕزگار دەکەن. ئەو کەشتی عەزیمەی تایتانیکە ئەو کەشتیە پچکۆلانەشیان بۆ دروست نەکرد، وتیان پێویستی نییە. ئەو کەشتیان کە دروست کرد مەسبەحی تێدا بوو مەلەوانگە لە ناو دەریادا لە ناو کەشتێکە مەلەوانگەی تێدا بوو، شوێنی مەسرح و سینەمای تێدا بوو، چێشتخانەی هەرە گەورە، چەندین ژووری نووستن و ئیسراحەت، چەندین شوێنی کۆڕ و کۆبوونەوە و سیمینار، واتە بڵێ یەک شاری گەورە لەسەر ئەو دەریایە دروست کرابوو، یەک شاری گەورە بە هەموو مواسەفاتێکەوە تیا بوو. هەرچی گەورە دەوڵەمەند و بازرگانە ناسراوەکانی جیهان هەبوون لە ئەوروپا سەرەیان بۆ نووسی و پارەیەکی یەکجار زۆریاندا کە بەو کەشتی عەزیمە سەفەر بکەن. ئافرەتان خشڵ و ئاڵتونێکی یەکجار زۆریان لەو سەردەمەدا بەخوانەوە کرد بۆ خۆیان ڕازان بۆەوە. لە قەدی ئەو کەشتیە ئەمە تا ئێستا ئاساییە، خوای پەروەردگار ڕێگەی داوە تۆ عیلمت هەیە ئامێرت لەبەردەستایە لەزەت ببە لە خۆشیەکانی دنیا بڕۆ بە دەریا و زەریاکاندا بگەڕێ، بەڵام لەوێدا دۆڕاندیان لەسەر قەدی کەشتیەکە نووسی بوویان ئەم کەشتیە ئەوەندە بەهێز و تۆکمە دروست کراوە قەدەری ئەڵڵاش قەدەریش ناتوانێت تێکی بشکێنێ. نەعوذ بالله تەحەدای خۆیان پێکرد، وتیان ئەم کەشتیە بە تەسمیمێک دروست کراوە و ئەوەندە ئامادەکاری بۆ کراوە قەدەریش ناتوانێت تێکی بشکێنێ. بۆیە ئەو کەسەی کە دێتە ئێرە با بە چاوی خۆی ببینێ کە کەشتی گەلی فریاگوزاریش لەسەر ئەم کەشتیە نییە، بۆی هیچ مەترسێک لەسەر ژیانی نەبێ. گەورە سەرمادارەکانی جیهان چوونە ناوێەوە، ڕۆیشت هەمووی چەند سەعاتێکی نەبرد بوو. ئەو هەموو ڕادارە بە هێزەی پێوە بوو کە بچووکترین مەترسی بێتە پێشی ئاگاداری کەشتێوانەکان دەکاتەوە، بەڵام ئەمانە هیچی نەهاتە بەرچاویان، هیچی نەخوێندەوە، حەتا زرمبەی لە شاخێکی سەهۆڵین هەستان. شاخێک لە ناو ئەو دەریایەدا یەک پارچە لە سەهۆڵی ڕەتخوای گەورە دروستی کردبوو. ئەو کەشتێ خۆی پێدادا یەک پارچە شەق بوو بە دوو کەرتەوە. هێزی فریاگوزاریان داوا دەکرد لە کەشتەکانی تری زەریاکە، تەڵقەتە نورەیان هەڵدەدا، یاری ئاگرینیەکانیان بەرز دەکردەوە و هەموو هاواریان دەکرد، بەڵام ئەوانەی لە دەوروبەریان بوون لێیان نزیک بوون وایان زانی ئەمە بۆ خۆشی وا دەکەن، ئەمە لە خۆشیانە ئاهەنگ دەژێڕن. بیری ئەوە نەبوو لە بیری کەسا کە ئەمە وا خەریکە غەرق دەبن و هاوانیان دەچێتە ئاسمان. تەنها 6-7 کەس نەبێ هەر هەموو خەڵکەکەی غەرق بوون تەواو بوون. ئەمە بەسەرهاتی کەشتی تایتانیکە کە ئێمە دەیکەین بە وتاری ناونیشانی ئەم جمعەیەمان بە ناونیشانی دژایەتی خوا ناکرێ، دژایەتی خوای پەروەردگار بە هیچ کەسێک ناکرێ لەسەر زەویدا.